سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. دانیشتوانی گوندی پەروێزخان گردبوونەوە و هەڕەشەی پەنابردنەبەر دادگای فیدرالی و وەستاندنی جوڵەی بازرگانی لە مەرزەکە دەکەن. دانیشتوانی گوندی پەروێزخان ڕایدەگەێنن پێشتر بە سەدان دۆنم زەویان براوە و دراوە بە دەواازەی پەروێزخان. بەرنامەشەیە دووبارە بە ناوی فراوانکردنی مەرزەکەەوە 400 دۆنم زەوی دیکەیان لێ ببرێت. لە گرتبوونەوەکەی ئەمڕۆیاندا دانیشتوانی گوندی پەروێزخان ئاماژەیان بۆ وەش کرد ژینگەی گوندەکەیان تێکچووە و ژیانی تێدا نەماوە. هیچ حسابێکیش بۆ خەڵکی گوندەکە ناکرێت. لە بەرامبەریشدا مەرزی پەروێزخان داهاتەکەی بۆ خەڵکێکی ترە، بەڵام بۆ خەڵکی گوندەکە بۆتە مایەی کاولکاری و زەرەر و زیان. خالید حەمید نوێنەری دانیشتوانی گوندی پەروێزخان باسی لەوە کرد لە ڕابردوودا بێدەنگ بوون، بەڵام لەمە و دوا چیتر بێدەنگ نابن ئەگەر ئەو داواکاریانەی هەیەە جێبەجێ نەکرێت جم و جۆڵی بازرگانی لە مەرزەکە ڕادەگرن. وەزیری دارایی حکوومەتی هەرێم ڕایگەیاند پرۆژەی هەژماری من کێشەکانی موچە و قەرزی موچەش چارەسەر دەکات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاوات شێخ جەناب وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بەوە کرد لە ماوەی 2 ساڵدا تەواوی موچەخۆرانی هەرێم و موچەخۆرانی کەرتی تایبەتیش ناویان دەچێتە سەر پرۆژەی هەژماری من کە بڕیارێکی بوێرانەی حکوومەت بوو، چونکە ڕۆتینی دابەشکردنی موچە و سیولە و قەرزەکانیش چارەسەر دەکات. وەزیری دارایی وتیشی پرۆژەکە بە پشتیوانی ڕاستەوخۆی سەرۆکی حکوومەت دەستی پێکردو و تەنانەت کێشەی موچە و قەرزی موچەش چارەسەر دەکات. وەزیری دارایی حکوومەتی هەرێم ئاشکراشی کرد ئامێری ڕاکێشانی پارە لە هەموو بازاڕەکان و شوێنێک دادەنرێت، تەنانەت لە ئەوروپاش. ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای کرد هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران 5 نەوجەوانی کوردیان دەستگیر کردووە. ڕێکخراوی هەنگاو بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای کردووە پێشەوانەبی تەمەن 16 ساڵ و کارزاننەبی تەمەن 15 ساڵ لە ماڵی خۆیان لە پیرانشار لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەست بەسەر کراون. هاوکات پێش دەست بەسەرکردنی ئەو دوو نەوجەوانە کۆمار نەبی تەمەن 16 ساڵ و فەرزین نەبی تەمەن 14 ساڵ و هەیدی یوسفی ئەقدەم تەمەن 16 ساڵ دەستگیر کراوە. ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن تاوەکو ئێستا هیچ زانیاریەکی ورد لەبارەی هۆکاری دەستگیرکردن و هەروەها ئەو تۆمەتانەی دراوەتە پاڵ ئەو 5 نەوجەوانە نەخراوەتە ڕوو. لەلایەکی دیکەوە ڕێکخراوی مافی مرۆڤی کوردپا ئاشکرای کردووە هیچ زانیاریەک لەبارەی شوێنی ئەو 5 کەسە و چارەنووسیان لە بەردەستدانیە.